والله ئەمە لە هەر شوێنێ بێ ئێمە ئیدارەمان پێی بڕە بمانە نێ لە هەر شوێنێ بێ ئایا لێرە بێ و ئایا لە بەغا بێ بەس ئێرە وا دیارە هەر ناماناتێ وا دەرەکەوی وەڵی نەک من بەتەنیا خەڵک گلەیی زۆر زۆرێ هەمووی گلەیی هەیە بە خانە نشین و بەوەیەوە کە ئیسە دەوامەکە و ئەوەی کە ئاسایشە و ئەوەی کە پۆلیسە و هەموو کەسێک چونکە ژیانەکە وا بەوە کە تۆ معاش وێنێ کە معاش نێنێ ژیان لەکوێ ڕوە بەچیە ڕوە ئەی من سەکانە 35 ساڵ لە دایرا بووم کە هیچم نوێنێ تەمەنی گەنجیم لێوە ڕۆیوە ئیسەکانی ئەمان ئەڵێن تۆ معاشی بۆ چیە معاش بە عەمەلی تۆ نایە ساڵە 3 مانگیە خوێن ئەوام ساڵ لە مانگی یەکەوە تا مانگی 3 1 مانگیان داوە ئیتر ێساش خوازانەکەی دەن لە نێوان هەرێم و عێراق گورارە وەڵا 100 خۆزەمان بە عێراق بۆچی خەڵک وا بێت خانە نشینێکش بەخواوال وەک پێشبەرەکەی دێن وڵای باوەڕم بەمە نەماوە بەڕاستی بە معاش نەیدەن بە خەڵک وەڵا لە بەقاو بۆی بە عەدالەت بەشکرێ ئەگەر هەرێم بێ عەدالەت نییە نەوەڵا عەدالەت نییە کەی عەدالەت هەیە لە هەرێم هەیە چی وای لێ کردووی لەبەرەوەی کە مەعاش کە لە ساڵێکایە 3 مانی و لێ بڕن لە ڕاستیان لە حکوومەتی هەرێم بێئەمەل بووین چونکە چەند ساڵە موچەکەمان وەک خۆی ناگاتە دەستمان هەموو ساڵێک یان و موچەیە یان چارەکە موچەیە یا چەند مانگێکی لێ ئەبڕێ بەڕاستی بێئەمەل بووین باشتر وایە تر لە حکوومەتی عێراقەوە وەری بگرین بەس ئەو خەڵکە بۆیە ئەوە دەخوازەکە لە جنوبێ ئەڵێ هەموو مانگی موچەکەی نافەوتێ و موچیان هێنێ بە ڕێک و پێکی خەڵک متمانی بە عێراقە تا هەرێم وڵا ئێستا لەم کاتێ ئارەوەڵا ئەگەر ئەمان خۆیان سیخە پیاکەنەوە و یارمەتی ئەو خەڵکە بن و ینی ئیشی ئەو خەڵکە چاپ بکەن ئەو خەڵکی حەزەکە ئێمە خۆمان ملەتی خۆمان بە معاش وەرگری خۆشترە وەکلەوە پێت وایە ئەوان نیەتێکی وا باشیان هەبێ وەڵاهی ئەوە مەحاڵە جارێک لەم زروفایە نابێ ئەکاتێ خۆیان یەک کردەوە و ینی هەموو شتێکیان یەک کردەوە ئەو کاتە ئەگونجێت سەلام عەلەیکوم موچەیەکی خانە نشینیمان هەیە وا بزانم وایە بەڵێ توخوا چەندێکە وەرە نەگرتووە وەڵا ئەنەوە بۆ ئەبەل عادە دوو مانگامیشە بێ ئەوەکەی دوو مانگی کە بڕاوەی تر ئەنە ئەبێ مانگی یەک وەرمانگرتایە سە مانگی چەندێ مانگی سێ نییە دوو مانگ شتێک دە ڕۆژە خۆشە بچێت و سەر بەغاو نەجاتە بێ کورە ئەرێ وەڵا ئەوەم پێخۆشە مەگەر کە بۆنگەی پێخۆش بێ کورە ئەمانم خۆپەتیان پێ ناکە باشە هەر کەس لەوە چێ بڵێ مامە حاجی وەڵا برسی کراین بلا خۆ تاڵانیان کردوین ئیتر خۆ ناڵێ کاسپی کردین ناڵێ هیچ کێش بکەین ئەیتر جا چۆن ئیدارە بکەین وەڵا منەڵێ پارە نییە برێ دەیوە پارە نییە ئەگەر کە پارە نەبوو کوردایەتێکەش کاڵە بێتەوە وانە بۆتەوە تەواو ئارا وەڵا ئێستا متمانە پیان هەیە بە کێ بەمانە ئێرە کورۆ متمانەیشم بە خۆم نەماوە نەک بەوانە ئەو لە تووڕەی لیان ئەی چۆن تووڕە نییە ماڵی وایە عشای خۆی ئەلامی دوێنێ هاتووەڵا بە 150 گربەری ئەقە 150 چێکە مەگەر بەس بۆنیکە وەڵا بە بۆنی هەتا دووجا بۆنێکا بە عمل نامێنێ ئەوە دۆخی خەڵکە کورە دۆخی خەڵک کوڕە خەڵکیان فۆتان کوڕە خۆیان فۆتان کورە دەردەکەی کابرای لە سەدام حوسێن نییە دنیای گرت بە خۆی نە بۆ خۆی بوو نە بۆ وڵاتەکەی بوو ئەمانیش وەختە ئەڕۆن ئێمە فەوتێن و خۆیان و کوبلکی بانە دەرەچین کاکە تۆ کە وڵاتە بۆ بەخێو ناکرێ جێی بێڵە بڕۆ خوا حافیزی بێ